لە ئیدارەی گەرمیان هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە سەرجەم مزگەوتەکان نوێژی جەژن ئەنجام درا لە بەشێک لە مزگەوتەکانیش بە مەبەستی زیندووکردنەوەی سونەتی نوێژی جەژن لە دەرەوەی مزگەوتەکان نوێژ ئەنجام درا. لای خۆیانەوە هاوڵاتیان ڕۆژانی جەژن بە بەسەرکردنەوەی هاوسێ و خزم و دۆستان بۆ جەژنە پیرۆزە بەسەر دەبن. گەرچی بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیان هەست بە جیاوازی ئەم جەژنە لەگەڵ جەژنەکانی دیکە دەکەن، لەگەڵ ئەوەشدا لە گەرمیان هێشتا گەرم و گوڕی و سیمای کوردەواریانە بە ڕۆژانی جەژنەوە دیارە مەراسیمی جەژن ئەمساڵ لەگەڵ ساڵانی ترا بە وەنەی ئەم بار و زوروفەی کە هاتووە پەتای کۆرۆنا هەندێک جیاواز لە ساڵانی ڕابردووتر خەڵک تۆزێ حەزەر و ترسی ئەوەی هەبووە کە خوانەخواز نەخۆشەکە بپەڕێتەوە، بەڵام سەرڕای ئەو ترسەش خەڵکی ئێرە بە تایبەتی دەڤەری گەرمیان هەر گەرم و گوڕەکەی جارانی داوەتەوە بە جەژن، هەر تام و چێژەکەی جارانی داوەتەوە بە جەژن. ئێمە ئەگەر هەر لە بڵێن لای ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین، ئێمە بەیانی کە یەکەم لە دوای نوێژکەتێتەوە ترخاواتیەکەی نانیە خۆت یەکسەر ئەو دراوسیانە هەمووی چەنێک گەڕەکە چەندێک درێژ بیان چەندێک بێ هەموو یەگەڕێن و مەرحەبایی و جەژنە پیرۆزە لە یەکتریەکەین. ینی نەمان هێشتۆ ئەومان پێوە دیار بێ کە بارە زروفەکەیە بە ناوی کۆرە ناو بابەتانە. وەکو تەقالیدی مسلمانان ینی وەکو جەژنانی پێش و هەر کەوتنە سەر ماڵان و ئەگەڕین بۆ سەردانی کەس و کار و خزمە دۆست و هەموو مسلمانان لە ڕاستیە گەرمیان هەر ینی ئەوەی ڕاستی ینی بڵێ ینی نەخۆشینەکە بووە، بەڵام الحەمدولillah سپاس بۆ خوا لە گەرمیانە نەبووە تا ئێستاش، ئەوە فەزلی خوای گەورەیە، ینی ئەم نەخۆشینە ناتوە سەیرا، بەڵام لە ڕاستیە ینی وەکو سەردان و ئەمانە قسوور ناگە خەڵک یانیەوە بەسەر کەس و کار و ئەحباب و دۆست و کەسی خۆرە گەڕی ڕاستیە قسووری نەکردووە. ینی لەگەڵ ئەوەی لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێم قەدەغەی هاتوچۆی بۆ ڕۆژانی جەژن ڕاگەیاندبوو، بەڵام ئیدارەی گەرمیان هیچ ڕێگری و قەدەغەیەکی هاتوچۆی پەیڕەو نەکرد. وەک دەوترێت جەژن بۆ منداڵانە، هەر بۆیە منداڵان کوچە و کۆڵان و شەقامەکانی گەرمیانیان بە جلوبەرگی ئاڵا و واڵا و نوێوە تەنی بوو. ئەوان دوور لە جەنجاڵیەکانی ژیان خەریکی گەمە و کۆکردنەوەی نوقڵ و جەژنانە بوون. وەڵای ما زۆر گەڕانی زۆر خۆشیش بوو. چیتان کرد ئەمڕۆ؟ ئەمڕۆ جەژنە چکلێتەمان کرد زۆر خۆش و ئەمڕۆ لەلامەوە بەڵێ لە دادام و دایکم و ئەوانیش پارەمان وەرگرتە. وەڵای بەقەدەوە ئەو پارەی داونیش پارەم داوە. وەڵای بەفری شادیمان پێسەند جا نەخۆشیش شتمان سەند. ئێمە خۆم و برادەرەکانم بەیانی زوو چوین بۆ نوێژی جەژن، دوێەوە چوین و بۆ پارک و گەڕیان و سەردانی خزمەکانمان کردە. گەرمیان هیچ چایسا هیچ نەخۆشیێکی تاک تۆمار نەکریاوە، وەزع ئێرە زۆر باشە و کێشەی نییە، لێرە هیچ ڕێگریەکیان نەکرێت لە خەڵک بازار گشتی کراوە. سەردانی خزمەکانمان و ڕۆیشتین بۆ مزگەوت و دوێەوە چوین بۆ پارک و بازار، دوای تر هاتین و بۆ ماڵەوە. جەژن لە هەرێمی کوردستان بەلای خەڵکەوە دەرفەتێکە بۆ ئەوەی هەناسەیەکی ئارامی تێدا بدەن و بۆ چەند ڕۆژێک ئەو خەم و قەیرانە دروستکراوانە لە بیری خۆیان بەرنەوە کە ساڵانێکە بەرۆکی گرتوون. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.